سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلوزەنی کۆمەڵام کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش هیوادارین لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت من. ئەمڕۆ پێنجشەممان 9 خەرمانان 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 31 ئاگۆستی 2023 زانی لەگەڵ هاوڕانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەرز نرخاندنی ساڵڕۆژی دامەزراندنی حیزبی کۆمونیستی ئێران لە شاری سنا، بەڕێوەچوونی چالاکی تەبلیغی لەلایەن کۆمەڵێک لە هەڵسوراوانی شاری بۆکان، چالاکی تەبلیغی لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران لە شاری مەریوان، کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازان لەسەر مەزاری ڕەزا شەحپەرنیە لە کرماشان، بانکرانی بە کۆمەڵی 28 کەس لە دەست بەسەرکراوانی ئاودانان بۆ ئیتلاعات، درێژەی مانگرتنی کرێکارانی ماشین سازی عێراق، ناڕەزاتی خەڵکی ئێران لە ئاسکرانی دەرمانی شێرپەنجە، مانگرتن لە خواردنی بەندکراوانی بەندی چواری زیندانی ئەڤین و شەپۆلی سەرکوتی مامۆستایان و خوێندکارانی زانکۆ لە ئێران. دەستپێکی هەواڵەکان. بەرز نرخاندنی ساڵڕۆژی دامەزراندنی حیزبی کۆمونیستی ئێران لە شاری سنا. بەپێی هەواڵی گەشتووە ڕۆژی پێنجشەممان 9 خەرمانانی 1402 کۆمەڵێک لە لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران بە بۆنەی 11 خەرمانان ساڵڕۆژی دامەزراندنی حیزبی کۆمونیستی ئێران مەراسمێکیان لە کێوی ئاویێری سنا بەڕێوە برد. مەراسمەکە سەرەتا بە خوێندنی سرودی ئەنتەرناسیۆناڵ، سرودی هاوپشتی چینی کرێکار و ڕاگررتنی یەک خولەک بێدەنگی بۆ ڕێزگرتن لە یادی تەواوی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری دەستی پێکرد. دوجار کۆپلە شعرێک لەلایەن یەکێک لە بەشداربوواندا خوێندرا و لە درێژەی مەراسمەکەدا سەبارەت بە چۆنیەتی دامەزراندنی حیزبی کۆمونیستی ئێران خاڵە بەهێز و لاوازەکانی حیزب لە سەرەتایی دامەزراندنیەوە تا بە ئەمڕۆ قسە و باسکرا. جێگەی ئاماژەیە کە مەراسمەکە بە بڵاوکردنی سرودی شۆڕشتێرانە و شیرینی کۆتایی پێهات و بەشدار بووان بەڵێنیاندا درێژەدەری ڕێبازی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران. بەڕێوەچوونی چالاکی تەبلیغی لەلایەن کۆمەڵێک لە هەڵسوراوانی شاری بۆکان. کۆمەڵێک لە هەڵسوراوانی شاری بۆکان بە بۆنەی 9 خەرمانان ساڵیادی گیانبەختکردنی هاوڕێ فواد مستەفا سوڵتانی و 11 خەرمانان ساڵڕۆژی دامەزراندنی حیزبی کۆمونیستی ئێران و هەروەها 25 خەرمانان ساڵیادی قەتلی حکوومەتی ژینا دەستیاندایە چالاکی تەبلیغی لەم شارە. بەپێی ئەو راپۆرتەی بەدەستمان گەیشتووە ئێوارەی ڕۆژی چوارشەممە 8 خەرمانان هاوڕێیان و هەڵسوراوان و لایەنگرانی کۆمەڵە لە شاری بۆکان و دەوروبەری بە بۆنەی 9 خەرمانان ساڵیادی گیانبەختکردنی هاوڕێ فواد مستەفا سوڵتانی و 11 خەرمانان ساڵڕۆژی دامەزراندنی حیزبی کۆمونیستی ئێران و هەروەها 25 خەرمانان ساڵیادی قەتلی حکوومەتی ژینا کۆمەڵێک چالاکی تەبلیغیان بەڕێوە برد. بەشداربووانی و چالاکیە لە هێندێک ناوچەی شاری بۆکان لەوانە لەسەر جادەی بۆکان بۆ کۆستا تراکت و دروشمی شۆڕشتێرانیان بۆ ڕێزگرتن لە یادی هاوڕێی گیانبەختکرد و فواد مستەفا سوڵتانی و 40مین ساڵیادی دامەزراندنی حیزبی کۆمونیستی ئێران و 1مین ساڵیادی قەتلی حکوومەتی ژینا بڵاو کردەوە. چالاکی تەبلیغی لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران لە شاری مەریوان. بەپێی هەواڵی گەشتوو ڕۆژی چوارشەممە 8 خەرمانان کۆمەڵێک لە لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران بە بۆنەی 11 خەرمانان ساڵڕۆژی دامەزراندنی حیزبی کۆمونیستی ئێران چالاکی تەبلیغیان ئەنجامدا. بەپێی ئەو راپۆرتە لایەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران دیواری بنکەی بەسیجی خەدیجەی کانی دینار و مەدرسەی خومینیان بە دروشمەکانی ژن ژیان ئازادی، بژی ڕێبازی کاکفوات، بژی ڕێبازی هاوڕێیان غوڵام کەشاوەرز و سدیق کەمانگەر، بژی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران، مەرگ و نەمان بۆ کۆماری ئیسلامی و مەرگ بۆ سوپای تێروریستی پاسداران نەخشان. چالاکوانان لە سەروبەندی نزیکبوونەوە بە ساڵڕۆژی شۆڕشی ژینە ڕایانگەیان کە ئەو شۆڕشە بە پێداگری لەسەر مافەکان و درێژەدان بە خەبات سەردەکەوێت. کۆبوونەوەی بنەماڵی دادخوازان لەسەر مەزاری ڕەزا شەحپەرنیە لە کرماشان. بەپێی هەواڵی گەشتوو ڕۆژی چوارشەممە 8 خەرمانان بنەماڵەی دادخوازانی کرماشان بە کۆبوونەوە لەسەر مەزاری هەمیشە زیندوو ڕەزا شەحپەرنیە ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت.
بە پێی راپۆرتە بنەماڵەی دادخوازانی کرماشان و ژمارەیەک لە ئازادی خوازانی ئەو شارە بە کۆبوونەوە لەسەر مەزاری ڕەزا شەحبەرنیە وێڕای ڕێزگرتن لە فیداکاری تەواوی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری بەڵێنیاندا درێژەدەری ڕێگای پرشانازیان بن. جێگەی ئاماژەیە کە ڕەزا شەحبەرنیە تەمەن 23 ساڵ ڕۆژی 29 خەرمانانی 1401 و لە ڕەوتی شۆڕشی ژینا بە تەقەی هێزەکانی ڕژیم گیانی بەخت کرد. بانکردنی بە کۆمەڵی 28 کەس لە دەست بە سەرکراوانی ئاودانان بۆ ئیتلاعات. لە ڕۆژانی ڕابردوودا دەستگای قەزایی کۆماری ئیسلامی 28 کەس لە بەندکراوانی ڕەوتی خۆپیشاندانە جەماوەریەکانی شاری ئاودانانی لە کاتێکدا بان کردووە کە دۆسیەکانیان داخراوە. لەگەڵ نزیکبوونەوە بە ساڕۆژی گیانبەختکردنی ژینا ئەمینی و دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی شەپۆلی بانکێشت و دەست بەسەرکردنی بنەماڵەی دادخوازان و چالاکانی مەدەنی دەستی پێکردووە و لە ڕۆژانی ڕابردوودا 28 هاوڵاتی خەڵکی ئاودانان بەناوەکانی ئیسماعیل باویێر، عەلی ڕەزا سولەیمانی، بابەک دانیالی، محەممەد حاجیان، یەدوڵڵا جوندی، عەلی محەممەدی، خالید شا محەممەدی، عەلی ڕەزا ئەروانە، حسین کۆلیوەندی، حەمید بوچانی، ڕوحوڵڵا ڕەحیمی، بێهروز شێخی، جەلال عەبدوڵڵاهی، حسین لالەزاری، ڕەزا مورادخانی، موسا سەبزەواری، عەلی کۆلیوەندی، سەجاد ڕەحمانی، ئەمیر حوسین وەلیزادە، ئارمین حەریری، سەجاد خەیری، ئەحمەد عەلیزادە، بێهزاد خەیری، محەممەد بوچانی، کوروش ڕەحمەتی، محەممەد دارایی، ئیحسان سولەیمانی و مستەفا عەلیزادە بۆ دادگای ئینقلابی و شارە بانکێشت و بەڵێننامەیان لێوەگیرە. ناڕوونی چارەنووسی دوو بەندکراو لە شارەکانی سنە و ئیزە. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ چارەنووسی دوو هاوڵاتی بەناوەکانی ئیدریس فەقیهی خەڵکی گوندی سەڵواتاوای سنە و ڕوحوڵڵا خوسرەوی خەڵکی ئیزە پاش بەندکرانیان لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بە ناڕوونی ماوەتەوە. بەپێی زانیاریەکان ئیدریس فەقیهی تەمەن 35 ساڵ 3 هەفتە لەوە پێش لە هێرشی هێزەکانی ئیتلاعاتی ڕژیم بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. بەوتەی بنەماڵەی ئیدریس بە دوواداچوون و سەردانەکانیان بۆ ناوەندە ئەمنی و قەزاییەکانی شاری سنە بێ ئاکام بووە و نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. هەروەها ڕوحوڵڵا خوسرەوی شارۆمەندی خەڵکی ئیزە ڕۆژی سیویەکی گەلاوێژی ئەم ساڵ لەلایەن هێزەکانی حکوومەتەوە ڕفێندرا و هیچ زانیاریەک لەسەر چارەنووس و شوێنی ڕاگیرانی لەبەردەستانیە. کوژانەوەی ئاگری دارستانەکانی کوردستان و کرماشان لەلایەن ژینگە پارێزانەوە. ڕۆژانی سێشەممە و چوارشەممە 7 و 8 خەرمانانی 1402 دارستانی شارەکانی مەریوان، کامیاران و کرماشان لەلایەن دوژمنانی ژینگەوە بانقەس ئاگر درا و پاش دوو ڕۆژ ژینگە پارێزان و خەڵکی خۆبەخش توانیان کۆنتترۆلی بکەن. بە پێی راپۆرتەکان دارستان و مێرگی ناوچەی دزلەی مەریوان بۆ ماوەی دوو ڕۆژ لە ئاگردا سوتاوە و ئەندامانی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان بە هاوکاری خەڵکی خۆبەخش توانیویانە دای بمرکێنەوە. لەلایەکی دیکەوە جەنگەڵەکانی ناوچەی داڵاهۆ لە کرماشان بۆ ماوەی چەند ڕۆژ لەلایەن دوژمنانی ژینگەوە سووتێنرا و ژینگە پارێزان و خەڵکی خۆبەخش بە تایبەت ژنان بە هەوڵ و تێکۆشانێکی زۆر توانیان بیکوژێنەوە. لەلایەکی دیکەوە دارستانەکانی ناوچەی ئاژوانی کامیاران بە هۆکارێکی نادیار گڕی گرت و خەڵکی خۆبەخش تا درەنگانی شەو سەرقاڵی کوژانەوەی. درێژەی مانگرتنی کرێکارانی ماشێنسازی عێراق. ڕۆژی چوارشەممە 8 خەرمانان کرێکارانی کارخانەی ماشینسازی عێراق بۆ 17هەمین ڕۆژی بەردەوام لە ناڕزایەتی بە بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە خواستەکانیان درێژیان بە مانگرتن و کۆبوونەوەدا. بە پێی زانیاریەکان کرێکارانی ماشێنسازی عێراق خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان بردنە سەرەوەی ئاستی حەقدەست، دابینکردنی بیمە و ئەمنیەتی پیشەیی، گەشە پێدانی کارخانە و پەرەپێدانی وەبەرهێنام. ناڕزایەتی خەڵکی ئێران لە ئاستگرانی دەرمانی شێرپەنجە. خەڵکی ئێران لە ئاستگرانی دەرمان و بە تایبەت دەرمانی نەخۆشی شێرپەنجە ناڕازین و دەڵێن بۆ کڕینی دەرمان ناچارن سەردانی شەقامی ناسر خوسرە بکەن و چەند هێندە پارەی بۆ پەرداخکەن. ڕۆژنامەی فەریختگان ڕۆژی چوارشەممە 8 خەرمانان ڕایگەیاند دەرمانی شێرپەنجە دەست ناکەوێت، ئەوەشی کە لە بازاڕدا بوونی هەیە لەلایەن مافیەکانی دەرمانەوە لە شەقامی ناسر خوستەوی تاران بڵاو دەکرێتەوە. بە پێی راپۆرتی ئەو ڕۆژنامەیە نرخی دەرمانێک کە
20,000 تمەن بووە سنووری 5 تا 10 میلیۆن تمەنی تێپەڕاندووە و ئەو دۆخەننا لەبارە بنەماڵەکانی تووشی دەیان کێشەی کۆمەڵایەتی کردووە. مانگرتن لە خواردنی بەندکراوانی بەندی چواری زیندانی ئەڤین. بەندکراوانی سیاسی بەندی چواری زیندانی ئەڤین ڕۆژی چوارشەممە هەشتی خەرمانان لە ناڕزایەتی بە بێبەشکردنیان لە پەیوەندی تەلەفۆنی و گرانی نرخەکانی شرکەتی مخابراتی ئاساتێک مانیان لە خواردن گرت. بەوتەی چالاکانی مافی مرۆڤ بەندکراوانی سیاسی بەندی چواری زیندانی ئەڤین تا ئێستا بە شێوازی جۆراوجۆر ناڕزایەتی خۆیان گەیاندووەتە گوێی بەرپرسان بەڵام بایەخی پێنەدراوە. بەندکراوان دەڵێن لە سەروبەندی ساڵڕۆژی شۆڕشی ژینە بەرپرسانی ئەمنی زیندان بە ئەنقەز گوشاریان بۆ هێناوین و نرخی پەیوەندیە تەلەفۆنیەکانیان بردووەتە سەرەوە و کوالیەتی پەیوەندیەکانیشیان تا ڕادێکی بەرچاو دابەزاندووە. لەو بەندکراوە سیاسیانی کە لە بەندی چواردا ڕاگیراون دەتوانین ئاماژە بە کەسانی وەک ڕەسوڵ بۆداغی، جەعفەر ئیبراهیمی، سەعید مەدەنی، ئەحمەد ڕەزا حایری، کەیوان مۆحتەدی، ڕەزا شەهابی، حەسەن سەعیدی، کامیار فەکوور، عەلی یونوسی، ئەمیر حوسێن مرادی، ئارەش جەوهەری و ئەمیر سالار داودی بکەین. شەپۆلی سەرکوتی مامۆستایانی و خوێندکارانی زانکۆ لە ئێران. ڕۆژی چوارشەممە هەشتی خەرمانان حەسەن باقری مامۆستای زانکۆی حەکیم سەبزەوار بە 29 ساڵ پێشینەی کاریەوە لەسەر کار دەرکرا. هەروە خوێندکارێکی زانکۆی تەربیەت مدەڕس و دەبیری پێشووی شۆڕای سنفی زانکۆی عیلم و سەنعات بە ناوی موعەیەد مێهدیان بۆ ماوەی 7 مانگ لە خوێندن دوورخرایەوە. بەپێی راپۆرتەکان تا بە ئەمڕۆ 24 مامۆستای زانکۆ، 20 خوێندکاری زانکۆی زەنجان و 40 خوێندکاری زانکۆی یەزد و دەیان خوێندکاری دیکە لە زانکۆکانی تاران، هونەر، بەهشتی و هیتر بۆ ماوەی چەند ترم لە خوێندن دوورخراونەتەوە. هەروە پەروەندەی قەزایی بۆ 200 خوێندکاری زانکۆی ئەمیر کەبیر سازکراوە و پلەی 8 معەلیم لەلایەن ڕیزبەندی کەم کراوەتەوە و چەندین معەلیمی دیکەی ناچار بە خانەنشینی زۆرە ملێکراون. دوا هەواڵ خۆپیشاندانی هەزاران کەسی خەڵکی پاکستان دژ بە گرانی بەرق. هەزاران خۆپیشاندەری خەڵکی پاکستان ڕۆژی چوارشەممە هەشتی خەرمانان لە ناڕزایەتی بە گرانی نرخی برق ڕۆژانە سەرشەقام و خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان لە ئەیالەتی پەنجاب کە پڕحەشیمەترین ئەیالەتی پاکستانە خۆپیشاندەران شەقامەکانیان داخستووە و قەبزی برقەکانیان سووتاندووە. لە شاری کراچیش خۆپیشاندانێکی هەزاران کەسی بەڕێوە چووە و لەو ئیسلامابادی پایتەختیش هەزاران خۆپیشاندەر ڕایانگەیاندووە کە ناڕزایەتیەکانیان بۆ ماوەی 1 هەفتە درێژە پێدەدەن. وڵاتی پاکستان وڵاتێکی دارایی سەنعەتی ئەتۆمیە، بەڵام لە بواری ئابووریەوە زۆر لاوازە و نرخی پێداویستیەکانی وەکو بەرق، گاز و بنزین دووهێندە بەرز بۆتەوە لە حاڵێکدا لە سەدا 90 دانیشتوانی وڵاتە لە ژێرهێڵی هەژاریدا دەژین. بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست گەشتی هەوڵەکانتان پێشکەش کرا، لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.